نایمسێ و خۆم باشە بوو. طبعا سەرەتا دەستخۆشی لە بەڕێستانەکەم بەخێر بێن و دەستخۆشی لە بەڕێز بەڕێوەبەری قوتابخانەی ڕۆژ و مامۆستایان ئەکەم کە ئەم ڕۆژیان ناوتە ئاراوە ئەم ڕۆژیان دروست کردو بۆ قوتابیان کە مەبەست لێی دوورخستنەوەی قوتابیانە لە هەندێک خۆراکی خراپ لە هەندێک بابەت کە بۆ تەندروستیان زیانی هەیە وایان لێ بکەین کە ڕایان پێشین بەرەو میوەکان چونکە ئەمە زانین میوەکان هەم تەندروستن هەم باشن و هیچ زیانێکیان بۆ قوتابیان نییە. بۆیە ئێمە پشتگیری لەم جۆرە چالاکیانە ئەکەین و هیوادارین قوتابخانەکانی تریش بە هەمان شێوە ئەم جۆرە چالاکیانە بکەن چونکە ئەمە لە بەرژەوەندی قوتابیانی خۆمانە و بەم شێوەیە ئەتوانین وا لە قوتابیان بکەین میوەیان خۆش بوێ لەگەڵ میوە بژین و بە دوورکەونەوە لە هەندێک خواردنی ناتەندروست کە لە حانوت یا لە هەر شوێنێکی تر بەردەستیانەکەوە ئەکڕن.